مانگرتنی مامۆستایان و فەرمانبەران لە بەردەم ئۆفیسی نەتەوەیەکگرتوەکان لە شاری سلێمانی پێی نایە ڕۆژی دێمەوە. ئەمڕۆ بارانە لە ژێر باراندا ئەمان لە مانگرتنی خۆیان بەردەوامن. نەچمە لای مامۆستا سەنگەر. مامۆستا سەنگەر سڵاو لێبێ. ئەمڕۆ دێم ڕۆژە دۆخی تەندروستی و چۆنە؟ لای دۆخی تەندروستیمان جێگیرەوە لەو ئێستا دکتۆرە پزیشکەکان هاتوون نازانین نەتیجەمان چییە بەس تا ئێستا ئەوە تا بە پێوە وەستاوێ. پشکنینەکان چیان وت؟ پشکنینەکان باشن، هەندێک ڤیتامیناتمان کەمە، یعنی نەقسی ڤیتامیناتمان کەم بۆتەوە، ئەو پزیشکەکان زیاتر لێزانن. دا چنەی دەتوانین بەرگە بگری وەگوی کە خۆ حسابی خۆتە کردبێ و لەشی خۆتە کردبێ؟ لای بەرگە وەکو بەرگەکردن بەرگە ئەگرین بەس نازانین دوایی هینی کاردانەوەی چییە. ئەنا وەکو بەرگەکردن ورەمان بەرزەوە بەرگە ئەگرین ئەتوانین بەردەوام بین. مناڵەکانە چی و پێڵێ؟ وەڵای مناڵەکانم بەردەوام تەلەفۆنم بۆکەن و ئیتر بەردەوام بە خەممانەوەن و ئیتر ئەوە هەستێکە، یعنی هەموو کەسێ ئەحساسێکی هەموو کەسێ ئەبێ بزانێت کە دۆخی ئێمە لە چه حاڵەتێکە بەڕاستی. هیچ حاڵەتێکە بۆ کە بێت تاقەت بیبوویان یا بیریان بکەی یا بێن بۆ لاو؟ بەڵێت دوو ڕۆژ لەوە بەرهاتن سەردانیان کردم کوڕە بچووکەکەم کە هاتە لام لەسەر سیستەمەکە گۆرەکانی لا برویستی بمێنێتەوە لەلام، بەڵام نێزانی ئەو نێزانی دۆخی من چۆنە و ئێمە بۆچی وا ئەکەین و چونکە تەمەنی 3 ساڵە. ئیتر منیش هەرچیمە کرد نەمەتوانی، یعنی وەکو شتێکە پارچەیەکە لە ڕاحی خۆم نەمەتوانین جێیکەمەوە لە خۆم بۆی کە بارودۆخی ژێر خەیمەکە تێک نەچێتەوە، ئەمانە ڕۆژمە دەرەوە لەگەڵا تا خوارەوە. ئیتر لێش چه حاڵێکم هەبوو بەڕاستی زۆر ناخۆش بوو کە مناڵەکەم لە باوش تێگەی لە باشی یەکتری دابڕین و بردیانەوە، زۆر ناخۆش بوو، حاڵەتێکی زۆر ناخۆش و هەستێکی زۆر ناخۆش. وەسڵات بۆ بەڕێستان نەچمە لای مامۆستاوات. مامۆستاوات ئەمڕۆ دۆخی تەندروستی چۆنە؟ سپاس بەخوا باشین، جارێ توانین بۆستین دابنیشین. سپاس بۆ ئێوە. دۆخی تەندروستی تێک نەچۆ لە ماوەی یەک دۆ ڕۆژەیە؟ کەمێک بەهێزین بە عامیش هۆ کارەکەی ئەوەیەکە ئەوە ئەمڕۆ دێم ڕۆژەوە ئاگادارم بەردەوام لەگەڵمان خواردن نەخوراوە دەڕۆژێتەوە کارەکەی مزاعفاتی دابەزینی شەکرێ و دابەزینی زەختە و ترووە ئۆکسجین ڕێژەی ئۆکسجینمان کەمە بێتەوە. باری تەندروستیمان هەرەوەی کە هەڵ ئەستین سەرمان جێژە خواکەین بە عەرزابێ شێکمانگیرم. تروا بەردەوامی لەگەڵ هاوڕێیان ئەوەی ئێمە هەنگایی بوونین دۆزێکی گەورەیە، دۆزێکی گەورەیە لە پێناو میلەتی کووردە. ئینشاءڵڵا بگەین بە ئامانجەکانمان و ڕزگارمان بێت. وەسڵات بۆ بەڕێستان بە هیوای تەندروستێکی باش. ئەوەی ئەیبینن ئەمە ناو خێوەتەکەیە کە بارانە لێسادا، ناو خێوەتەکە بەردەوام ئاو یەتە ژوورەوە و کارمەندانی پاڵپشتی لێرەن کە لێرە مامۆستا بەختیاری لێ مامۆستا چیەکەن ئەمڕۆ کە بارانە کەشوهات ناجێگیرە و هەم ئاوی ژێتە ژوورەوە؟ وڵی بەردەوام بە ماسیحە پاکەکەینەوە ئاوەکەش بارانەکە زۆرە، ئاوەکەرێتە ژەرمانی دەسەڵاتێک شتێکی وامان نییە بڵێن وڵا ئاوەکە ڕاگیرین ترە و باران باری و بە پێی پێویستیش بە ماسیحە پاکەکەینەوە.